لەبارەی ئەو ڕێکەوتنەی کە شاندەکەی حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ بەغدا کردوێتی و بژانەوەی یاخود بژانەوەی ئابووری و گەشتبینی شەقام و هەرێمی کوردستان بە گشتی و بە تایبەتیش موچەخۆران ئێمە میوانداری بەڕێز سالار جەلال فاتەکەمان کردووە کە جێگیری سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەولێرە و بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز سالارم کاتت باش، سڵاوت لێبێت. بەڕێز سالار، پێش هەموو شتێ پێمان بڵێ ئەو ڕێکەوتنەی کە ئەنجام دراوە لەلایەن شاندەکەی حکوومەت یاریمی کوردستانەوە لەگەڵ بەغدا چ کاردانەوەیەکیە بێت لەسەر شەقام لەلایەن هاوڵاتیانەوە؟ کاردانەوەی چی بووە؟ وڵای طبیعی خاتون ئەوڕۆ بژانەوەکی زۆر گرنگ پیابوو لە هەولێر لە شەقام، خاستن لە هەرێمی کوردستان پاش ئەو بریارە درا کە لە بەغدا شاندەکەیمە لە دوێنەوە چووە بەغدایە. شەقام هەموو لێی دیار کرد کە ئەو خەبەرە خۆشیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە وەریگرت لە هەموو سێکتەرەکان تەسیراتی زۆرە، خاستن لە سێکتەری پیشەسازی و سێکتەری کوشتکاڵ و سێکتەری عقاراتی، هەموو سێکتەرەکان بەڕاستی ئیشەکی مێژوو بوو لەبەرەوەی خەڵک بەتەمانە بوو ئەو پارەیە بنێرێت، چکەوە تقریبان هەندێک تاخیر بوو مەوزوعەکە. بەس ڕاستی ئەو پەیوەندیەی دوێنێ ڕێزار سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان کە لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکی حکوومەتی فدرالی عێراق کردی، ئیشەکی یعنی ئیشەکی سەرکەوتوانە بوو کە کردی. دوێنێ ئیتفاقیان کردو، ئێمڕۆژ واژوویان کردو شاندەکەی هەرێم کە چەندزاری چوو بوون. زۆر سوپاسی ئەو شاندەی دەکەین کە لە ئەنجومەنی وەزیران زۆر بە شەونخوونیان کرد لە بۆ ئەوەی فیسەبیل بژانەوەی هەرێمی کوردستان بە هەموو بوارەکی، خاستن لە بواری بازرگانی، لە بواری سەر شەقام، یعنی ئاوادانیەکی زۆری لێ دیار بوو ئیمڕۆ لە هەرێمی کوردستان. باشە، بینە سەرەوەی باسی سێکتەری پیشەسازی بکەین. بزانین لە ڕووی پیشەسازیەوە کە کابینەی نوێم بە تایبەت زۆر گرنگی پێداوە بتوانرێ ئەم سێکتەرە بکرێتە بەشێک لە داهات وە سەرچاوەیەکی داهات بۆ ئەوی کە پێش بخرێت. ئەگەر لە کاتێکدا کە ڕێکەوتنێکی لەم شێوەیە کراوە، ئایا کاریگەریە بێت و کاریگەریەکانی چییە بێت لەسەر بژانەوەی ئەو سێکتەرە؟ سێکتەری پیشەسازی ئێمە لە کابینەی نۆ پیشەسازی گەورە کرایتەوە، هەموو یعنی ئەوەکەی یعنی بەرهەمەکەی لە بۆ هەموو عێراق تەوزیع دەکرێت. یەک لەوان بلێن ئاشەکەی داس ئاشی خۆشناو کە ئێستا ئارد لە بەسڕا دێن ئاردی لە هەولێر دەبن، یعنی ناچن زۆر زەعیب بووە لە تورکیا و ئێران بینن. سێکتەری شیشە، سێکتەری چیمەنتۆیە لە سلێمانیە، لە هەولێرە، یعنی ئەو کارگانە بەڕاستی دەورێکی گرنگی هەبوو، بژانەوەکی گرنگی هەبوو. زۆر هاریکاریش لە ناویان ئیشی کردیە ئیخۆمان، یعنی دوورکەتیە لە سەرقالی حکوومەت کە ڕاتبی داوا لە حکوومەتی بکەن. ئەوە ئیشەکی لە خۆیەوە گرینگە بە نسبەت پیشەسازی و بە نسبەت هەرێمی کوردستان. باشە، بەڕێز سالار، ماوەی چەند ماوەیەکە کە زانین موچەی فەرمانبەران دواکەوتو، ئەمە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر بازار، لەسەر بازرگانی. بازرگانان ناومێ دەبن. ئێستا کە ڕێکەوتنێکی لەو شێوەیە کراوە، ئایا بازرگانان چیەڵێن و ئەتوانن چۆن پەرە بدەنەوە بە بازرگانی کردن؟ هیچ جم و جۆڵێک دروست بۆتەوە؟ طبیعی پاش ئەو واژووکردنەی کە موچە دێتەون ئاورۆ على ئەساس کە واژوو کرا، بژانەوەکی گرنگ کرا لە ڕووی بازرگانی و لە هەموو سێکتەرەکان. بژانەوەکی گرنگ یعنی ڕاستیەکەی لەسەر شەقامی هەرێمی کوردستان. عالم یعنی زەحمەتە لەو زروفەی ئەتوو ئەگە پارە لە بازار نەبی ئیش هەموو ڕادەوەستی. ئەوەش قەزیەکی یعنی وەکو بلین قەزیەکی بلین سیاسی بوو، بەس ئیشاڵڵا حەل بوو لە خوای بەزیاد بی. ئێستا هەموو خەڵک زۆر مرتاحە لەو پارەیە کە بەیانی دوو بەیانی ئیشاڵڵا دێتە هەولێرێ، موچەکەی تەوزیع دەکەن
باشە بەڕێز سالار با بینە سەر سێکتەرەکانی دیکەی گەشانەوە لە هەرێمی کوردستاندا یاخود بڵێن گرنگیدان بەلایانی ئابووری ئەزانین کە ئەمە پیشەسازیە کشت و کاڵە با بزانین لە ڕووی وەبەرهێنانەوە چ کاریگەریەکیە بێەوە چۆن هاندەرە بێت بۆی کە وەبەرهێنی بیانی بێن وەبەرهێنان بکەن وە خەڵک بە گشتی سەرمایەکانیان بەگەڕ بخەن. طبیعی ئەگەر ئەو بژانەوەی ئابووری بەو نوعی دەکرێت ئەوەلەن ئێمە ئەمنیەتمان زۆر بەقووەتە ئێستا هەموو کۆمپانیەکانی بیانی کە دێنەوە کوردستان لەبەر ئەمنیەتەکەیە ئەمنیەتەکی 100 ملیۆنمان هەیە بەڕاستی یعنی ڕێژە قەدەرەکانی کە شاندی ئەمریکی هاتبوو شاندی ئەڵمانی هاتبوون لە هەرێمی کوردستان میوانداری مەشیان کردبوو و شاندی ئێران دێتن یعنی ئەوانە هەموو لە خۆیەوە دیارە کە ئێمە ئەمنیەتمان یعنی تێکەلیمان لەگەریان زیاتر بژانەوەی ئابووری دەکات لەبەرەوەی ئاوەدانی دەکرێتەوە کە لە بەشی بەرهەمهێنانی شەریکاتی دەکەنەوە معاملی گەورە ئەوانە هاتینە دروست دەکەن لە ڕێگای دەستەی بەرهێنان ڕاستیەکەی. باشە بەڕێ سالار پەیوەندیەکانی ژووری بازرگانی چۆنە لەگەڵ شاندەکانی دەرەوە بە تایبەتەوانەی کە لە وڵاتانی دیکەوەیان ئێوە چۆن نەتوانن زیاتر پەرە بدەن بە پەیوەندی نێوان بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە؟ طبیعی ئەمە پەیوەندیمان لەگەر زۆر وڵاتانی دەرەوە هەیە بەنسبەت لەگە وڵاتی یەکگرتووی ئەمریکا و لەگە بەریتانیا وێرۆژە شانمان لە بەریتانیا بوو ئێرۆ شاندی ئەمریکی هاتووە هەولێرێ شاندی ئەڵمانی جەماعەتمان چوو شاندەکی بەرفرەوان حتا جەنابی پارێزگار و جەنابی سەرۆکی بەرهەمهێنار لەگەریان چوو لە ئەڵمانیا شاندی ئێران هاتووە هەولێرێ شاندی تورکیا بەردەوام لە پێشانگایەکان لەگەرەمە ئێمەی داوت دەکەن جەماعەتی مەدەچن لەوەی دەڕۆژ پێشتر شاندەکی بەرفراوان چووە ئەستەمبول لە بۆ پێشانگا و لەگەریشان یوتیوبی دابنیشی لە بۆ ئیشکردن بینمان. باشە لە کاتێکا کە ڕێکەوتنێک بکرێت لە هەرێمی کوردستانەوە لەگەڵ بەغدا ئەو کاریگەریە ڕاستە و خۆیانە چییە کە لەسەر کەرتی بازرگانی دروستە بێت؟ طبیعی مەوزعی بەغدا لۆمە زۆر مهمە کە پەیوەندیمان زیاتر بە قووەت بی پەیوەندی بازرگانیشمان بە قووەت دەبی هاتوچۆمان دەبی علاقاتەکە پەیوەندیەکە ڕاستیەکەی زۆر بە قووەت دەبی لەبەرەوەی ئێمە کە لە هەرێمی کوردستانین ئێمە زۆر نوێنەراتی زۆر کۆمپانیەکانی دەرەوە خەڵکی هەرێمی کوردستانە ئەو موادە شەرت نییە ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان بە تەنیا سەربی دەبی ئەو بەرهەمە هەر لە هەولێر دەردەچی یان لە سلێمانیە لە دوهۆک کە دەردەچی دەستە دەگاتە هەتا بەسڕای ئەمە ئەگەر پەیوەندیمان نەبی پەیوەندێکی تند ئەگە پەیوەندی لەگە حکوومەت لەگەر هەرێمی کوردستان نەبی ئەو پەیوەندیە بازرگانیش زعیف دەبی بەست ئێستا پەیوەندێکی گرنگمان هەیە لەگەریان لە هەموو بوارێک لەگەریان بازرگانیە و پیشەسازیە و ئیکوشتکاڵە لەگەریان دەکەین. باشە بەڕێستان وەکو ژووری بازرگانی چی ئاسانکاریەکتان کردو بۆ بازرگانان تا لە کاتی دۆخێکی سەختدا یاخود دۆخێکی ئابووریە بتوانن کە هاوکاریان بن یارمەتی دەریان بن تا ئەو دۆخە تێپەڕێنن؟ وەڵای ئەمە پاڵپشتی هەموو بازرگانەکانی ناوخۆ و دەرەوە کە دێن میوانداریمان دەکەن ئەمە هەر کێشەیان هەبی ئاسانکاریان لۆ دەکەین دوای ئەمە وەکو لۆجیستیکاک ئەو میوانداری ئەو شەیە کۆمپانیەکانی بیانی دەکەین داوا دەکەین لە شەریکاتەکانی خۆمان ناوخۆ لەگەریان دابنیشن فیسەبیل پەیوەندیان بتەوتر بی کە ئیشیان پێکەوە بکەن ئارای یەکدری بگۆڕن نیوان برێن دەوڵەتێک کە برێن لەگە تورکیا یان لەگە ئێران یان لەگە ئەوروپا دێن ئەمە ئەو پاڵپشتیان لەگەر دەکەین خزمەتیان دەکەین بە هەموو شێوەیەک. بەڵێ بەڕێز سالار جەلال فاتەکە جێگیری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە.